لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان نەخۆشی زیانی بە بەروبوومی کشت و کاڵی هەندێک لە جوتیاران گەیاندووە بە تایبەت ئەوەی کە هەیە بەرهەمی شووتیەکە ئەمساڵ زەرەر و زیانێکی زۆر بەر جوتیاران کەوتووە. بەرهەمی شووتیەکێکە لەو بەرهەمانەی کە تێچوویەکی زۆری هەیە، بەڵام بەهۆی نەخۆشی کەڕوو کە لە لای جوتیاران بە ڕقە ناسراوە زەرەر و زیانێکی زۆری با بەرهەمی شووتی ئەمساڵ گەیاندووە و جوتیاران بەشێکی زۆریان زەرەرمەند بوون. سەبارەت بە ئەم پرسە فەریدون مەنسوور جاف سەرۆکی ڕێکخراوی شارە زۆر بۆ کشت و کاڵ و ژینگە لە عێراق لە ئەستۆدیۆ لەگەڵمە و گفتوگۆی لەگەڵەکەم. کاک فەریدونم کاتۆ باش، سپاس کە میوانی زوومیت. بە شێوازێکی گشتی ئەمساڵ چ جۆرە بەروبوومێک زیاتر بەهۆی نەخۆشیەوە زەرەر و زیانی بەرکەوتووە؟ زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیەکە ئەمساڵ بە هەڵسەنگاندن لەگەڵ ساڵانی ڕابردووە خراپترین ساڵ بۆ جوتیار و بۆ بەرهەمی کشت و کاڵ ئەمساڵ بووە لە هەموو بوارەکانە، لە هەموو سێکتەرەکانە بەگشتی. و ئێمە لە هەر بوارێکە دەسەبین بۆ هەر سێکتەرێکی کشت و کاڵ گەورەترین نەهامەتی و گرفت و نەخۆشیەکان و ئافاتەکان ڕووی لە بەرهەمی کشت و کاڵی کردووە و لە جوتیار یەکەم زیان بەخشە لە سەر ئاسی کوردستان لە هەموو ڕووەکانەوە. هەر بوارێک دێتە پێش بۆ ئەم وڵاتە، ئایا سیاسی بێ، ئیداری بێ، ئیقلیمی و نێودەوڵەتی بێ، مەسائلی ژینگەی و کەش و هەوا بێ، جوتیار زەرەرمەندی یەکەمە بەداخەوە. ئەو کار چێکە ئەمساڵ خراپ بەداخەوە بەتایبەتی ئێمە ئەگەر خۆتەزانی کشت و کاڵ لە هەموو بەرهەمەکان بەرهەمی باغداریمان هەیە، بەرهەمی سەوزە و میوە و دانەوێڵەکانمان هەیە، هینی هەموو کۆمەڵێ بەشی تایبەتیمان هەیە. بەڵام ئەگەر دێیت لە سەر باغ قسەکەین، باغداریەکان بە تایبەتی با بینەوەی ساینەوە سەر ئەو پرسیاری جەنابوو کە باسی شووتی دووروژان لە باغداریە ئەمساڵ گەورەترین گرفت هەیە لەسەر ئاستی تەوان زیاتر ئەو باخانی کە باخی هەنارە لە منتیقەی شارەزور و هەڵەبجە و دەوروبەری زۆر هەیە ئێستا. تووشی ئافاتێکی زەردبوون و وشکبوون بووە، باخی وایە 12 دووەمە کابرا هەڵی گێڕێتەوە، باخی 6 ساڵ 7 ساڵ، یعنی ئەوە گەورەترین کارەساتە بۆ جوتیار بەڕاستیەکەی. تۆ 6 ساڵ خزمەتی بەرهەمێکی گەورە بکەی، بەڵام لە ئایندا وشک ببێ و زەرد بێ. و من خۆم ئاگادارم کە کەسی نزیکی زۆر خۆم تایە کە باخەکانی هەر بڕیوە لە بنا و بەشێکی هەر هەڵیان ئەگێڕاوەتەوە، بەشێکی هەڵی ئەگێڕنەوە. لەبەرەوە ئەوەن ئافاتێکە کە لە ڕووی لە باخدارەکان کردووە کە دێتە سەر بەرهەمەکانی کە ئێستا بە تایبەتی کە باسی شووتی بووەکەم. شووتی جاران ئێمە شووتیمان نەکرد. من تەوان تەمەن بەپێی تەمەنی خۆم ئەزمونێکم هەیە، خۆم جوتیارم، بەڵێ سەرۆکی ڕێکخراوێکیشم، بەرداوام لە ناو کێڵگەکانەوە ئیشەکەم. جاران شووتی هەبوو بزماریان پێوت، سندانیشیان پێوت، کونێکی بچووکی تێبوو، جۆرێ تایبەتی بوو. بەڵام ئێستا شووتی تووشی نەخۆشیەک بووە، پێڵێن ڕقات. جاری وایە تا 5 ڕۆژ لەمە پێش بۆ نمونە و شووتی عیبوون نیە، ئافات لێ نەداوە، هیچ کێشەیەکی نییە. بەڵام لە کاتێکی سەیرە شووتەکە هەمووی تووشی نەخۆشیەکەی پێڵێن ڕقە. جاری وایە ئەیەی بە زەویە شووتەکە ناشکیان کە بەچە قۆشەی بڕی کەس تااقەتی نییە هەر دەستیشی بۆ بەرێ بەڕاستیەکەی. کامە ئافاتێکە من دەیان جوتیار ئاگدارم بە دۆنم و بە 20 و بە زۆر زیاتر و بە کەمتر کە شووتیەکانیان هەیەە بڕوان ناکەم دوو پیکار شووتی لەبار کردبێ. کە خۆشتان نەزانن بەو هەموو تێچوونە زۆرە ئێستا بە سیستەمی دڵۆپاندن و نەوار و نایلۆن ڕاخستن و ئەوە نەبێت کەەوە تێچوونێکی زۆری هەیە. کڕینی شووتیەکە تۆوەکە بە نرخێکی زۆر گرانی کڕێ. لەگەڵ ئەو هەموو پێک هاتە کە پێویستێتی بدرێتێت لە ڕێگەی ئاودێری و لە ڕێگەی دڵۆپاندنەوە درێتێ. بەڵام بەداخەوە من دڵنیاتانەکەم بۆ گوێگران، بۆ بینەران، بۆەوەی لە ئەم کەناڵی جەنابتان و بیستی ئەم قسانی منە، ئەمساڵ هەموو جوتیار خۆی ئەوە زانێ کە خراپترین ساڵ بۆ بەرهەمی کشت و کاڵی کە دەی سەیری گەنمەکەی لە 150 گەنمی جوتیار ئەمساڵ پاڵپشتی کراوە بۆ وەرگرتن لە حکوومەتی عێراقی. ئەوەش یەکێکە لە گرفتەکان کە زۆربەی گەنم تا ئێستاکە لە گۆڕەپانەکانیان لە گەراج و مەغزانەکان هەڵگیراوە، پارەیەکی وەکو پێویست ناکا بۆ جوتیار. یعنی دەسەبەی دوای چۆن ئەمە ساقەکاتەوە؟ واللهی ئەڵێن دوو کۆمپانیا هەیە لە هەولێر و سلێمانی بە حساب دێن گەنم ئەکڕن، بەڵام ئایا چێتە بواری واللهی بە حسابی 500 دینار بۆ 525 دینار ئەگەر نرخێکی عێراق. بەڵێ حتمما ئەو
جوتیاریش ئەوەی حکوومەت کە وەریگرە 800 بۆ 850 بەڵام ئەمە ئەم دوو کۆمپانیا بە حساب کە ئیکرێت 500 بۆ 550 شتێکی وایە تقریبان بەڵام ئەو ئێستا جوتیاری قڕ بەسەر خواخوایەتی بەوەش لێ بکڕن بە گرفتەکە ئەوەیە یانەوەی وەکو علاف بیفرۆشێ بە نرخێکی زۆر کەم ئەو ڕێژەیە دیاریکراوە کە دوو کۆمپانیای وەریەگرن ئەو ڕێژە ئەوانش حتمما لەوانەیە سیاسەتێکی اقتصادی خۆیانیان هەبێ ڕێژەیەکی دیاریکرا و شەرت نییە هەچی گەنم هەیە وەریگرن ئەوانش بە پلە یەک و بە پلە دووەکان وەرەگرن هەیە گەنم هەیە لەوانەیە پلە دوو دەرنەچی یان پلە یەک دەرنەچێ ئەو گەنمە وەرنەکردن بەڕاستیەکەی باشە کاک فەریدونەمێ بگەڕێمەوە سەر بابەتی شووتیەکە ئەو هۆکارەی کەواکات شووتیەکان تووشی ئەو نەخۆشیە بن نەخۆشی کە ڕوو بن چییە و لە چیەوە نەخۆشیەکە دروستە بێ و بڵاو بێتەوە هیچ ڕێکارێک هەیە کە پێشتر جوتیاران بیگرنە بەر بۆ ئەوی کە خۆیانی لێ بە دوور بگرن هەڵبەت من چۆنەڵێ پەیوەندیم هەبوو لەگەڵ کۆمەڵی خەڵکی پسپۆڕ لە بواری ئیشی ئەندازیاری و زانستیەکە و پرسیارێکی وردیشم کردو لەسەر بابەتەکە هەڵبەت بەداخەوە ئەوەی کە گرفتە لەسەر ئەم بابەتە کەش و هەوایە تا ئێستا چارەسەری دۆزینەوەی ئەو نەخۆشیە وەکو پێویست نییە بەڵام هینی ئەو بزمارە کە پێڵێن سندان کە لە شودێدا تا ڕادەیەک جۆرە لە جۆرەکان چارەسەرەکەی دۆزراوەتەوە بۆ پێی ڕشاندنی دەرمانێکە لە کاتی تایبەتی خۆیان ئێرشێنی ئەوە نەماوە بەڵام ئەم ڕقە تا ئێستا ئەوەی کە باوە لە ناو جوتیار و لە ناو خەڵق و لە خەڵقی ئەکادیمیەکانە ئەوەی ڕۆژگەرمە شەو ساردا کە ئەم سیستەمە دروستە بێت لە کەشوهەوا گۆڕانکاری کەشووە ئۆتۆماتیکێن ئەو شووتێ تووشی ئەو نەخۆشیەکە و ئەوەی کە تا ئێستا باوە بەڵام لەوانەیە لە ئایندا گرفتی یان چارەسەری یان نەخۆشیەکە تەرکیز بکرێتە سەری ئایا لەو کاتی سەرما و گەرما وەکو کە ڕووی لێدا ئایا بەکتریاییە ئایا پەیوەندی بە چی شتێکی ترۆ هەیە تا ئێستا لە ڕۆزانیستەکەیەوە چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە حکوومەت هیچ هاوکارێکی کردوون لە پێدانی دەرمان بێت لار هاوکارێکی دیکە بێت بۆ جوتیاران بۆی کە چارەسەرم کێشێ بکەن وڵای جا حکوومەتی قوڕبەسەر حکوومەت هەر خۆی هیچی هاپێ تابیدا بە جوتیار جوتیار بێکەستترین چین و توێژە لەسەر ئاستی عێراقیش ئینجا کوردستان چون حکوومەت هەر خۆی موچی پێ نادرێت ئایا توانین داعمی جوتیار بکە حکوومەت بانقی جوتیاری نییە بانقی کشتتوکاڵی نییە ئایا چی بکە بۆ جوتیار لەبەرەوە کەس نییە بەهانای جوتیارەوە بێ وە کەس پاڵپشتی جوتیار ناکە جوتیار گەورەترین گرفتیە بەرهەممان بۆ ساغ نابێتەوە بازاڕی ساختکردنەوەی بەرهەمەکانمان نییە ئەمساڵ لەم پێگەیشتنی بەرهەمە کشتتوکاڵانە کە ئێستا دروست بووە ئەوە سێ مانگە موچە نەدراوە خەڵقیش بە پارە میوەهاتە کڕێ سەوزەواتە کرێ بەرهەمە کشتتوکاڵەکانە کرێ ئەوە یەکێکی ترە لەو ساغ نەبوونێ بەرهەمە کشتتوکاڵانە کە ئیمساڵ ڕۆبەڕی جوتیار بۆتەوە بەڕاستیەکەی ئەوە یەکێکە لەو گرفتانەی ئەگەر بەرهەمەکەیشی جوان وێ بچێتە بازار سنووقی تەماتە 3000-4000 دینارەکە کە هەر جوتیارێک کرێکارێک ئەبا بۆ ئیشکردن لە کێڵگەکەیە لە سەعات 5ەوە تا سەعات 9 ئیشەکە 500,000 داتی بڕوا ناکەم بەقەی پارەکە بتوانێت یان بامی بۆ بچینێ یان تەماتی بۆ بچینە یان باینجان لە چونکە لە بازار نرخەکەی ئاوایە خەڵق پارەی پێ نییە ئەو گرفتەیش دروست بووە لەبەرەوەی پرسیارەکەی جەناب نەوەڵا حکوومەت ئەوەی ناویستکە بێ و پارە بێ و دەعمی لۆجستی و فلان و فیسار بێنە وەڵا بۆ یەک جوتیارەتی و جوتیاریش هەر جوتیارێک لەم ژێر ئاسمانە ئەگەر تەرکیزەکەی بژێوەکەی لە 100% لەسەر بەرهەمی کشتتوکاڵی بێ وەڵام من قەنەعەتم وایە خێری پێشێ زەکاتی پێشێ سەدەقەی پێشێ سوالکردنی پێشێ چونکە چینی جوتیار لە هەموو چینەکان وەزعی خراپترە من ئاگاملێتی چونکە من خۆم جوتیارم من لە کێڵگەکان من نەزانم چی مەساریفێکەکەین چی ڕۆژانە چی ئەکەین لەگەڵ کێڵگەکانمانە کە لەسەرۆ نەتایجێکمانە داهاتێکمانە نەخۆشی و ئافەتەکانیش بەردەوام ڕوو لە زیاد بوونە ئەمەش ئێمە دەستە بین بۆ هەموو ئەو بابەتانە بۆی چارەسەری گرفتەکان کەین بۆمان چارەسەر ناگرێت کاک فەریدون باسی ساختکردنەوەی بەرهەمی جوتیارانە کرد ساڵانە لە کاتی پێگەشتنی هەنێک بەرهەم وەزارەتی کشتتوکاڵ ڕایئەگەیەنێت کە هاوردەی ئەم بەرهەمانە قەدەغەیە لە ئێرانەوە بێ لە تورکیاوە بێ لە هەر وڵاتێکی دیکەوە بێ بەڵام ئەبینین کە بە شێوازی قاچاق هاوردەی ئەو بەرهەمانە هێشتر بەردەوامی هەیە لە ماوەکانی ڕابردوو بۆ نمونە لە کاتی پێگەشتنی بەرهەمی پەتاتە جوتیارانی کەلار گلەی ئەویان هەبوو کە ئەوان بۆیان ساخ نابێتەوە لەبەرەوەی کە بازار
پڕە لە پەتاتی ئێرانی سەرڕای ئەوەی کە قەدەغەش کراوە. قاچاقچێتی و هێنانی بەرهەمی قاچاق تا چەند زیانی لە جوتیارانداوە. وڵا ئەوەش لە ڕاستیەکەی یەکێکە لەو کەلەبەر و دەرگا گەورانەی کە نەکبەتی و ساخت نەکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵی بۆ جوتیار هاتوۆتە پێش. چونکە خۆتەزانی بەرهەمی کشتتوکاڵی ئەگەر مەرزەکان دەرگای بەڕووی قاچاخیان نەکرێتەوە هیچ نەوێ بەرهەمەکەی ئەوەی کە ئیکرێ ڕۆژانە ئەگەر پارەی پێبێ یان زۆری پێبێیان کەم بەرهەمەکەی ناوخۆکرێ. بەڵام بەداخەوە چونکە وڵاتی دەوروبەر پاڵپشتی جوتیارەکە دامی جوتیار هەیە بانقی کشتتوکاڵیان هەیە ئەوان دامی جوتیارەکەن نرخێکی هەرزانتر ئەگاتە بازارەکانی ئێمە خەڵکیش بە دوای کوالیتیان ناگەڕێ بە تایبەتی ئەچێ ئەو بەرهەمە دەرەکیانەیە کڕێ بەداخەوە. بەڵام من لێرەوە داوایەکم هەیە لە هەموو هاوڵاتیانی کوردستان ئەگەر بە گرانیش بێت با بەرهەمی ناوخۆ بکردن پاڵپشتی جوتیارکەن بۆی بەرهەمەکانیان ساڵ ڕەنگە بەشێکی پەیوەندی بەو دۆخە بێموچەی و دۆخە ئابوووریەوە بکە ساوڵاتیان ئێرەمی کوردستانی تێکەوتووە. من بۆ ئێستا لەوانەیە بەڵام بۆ ساڵانی ڕابردوو نا خەڵک بە دوای شتی هەرزان ئاگەڕێ خەڵک بە دوای شتێک ئاگەڕێ ئەگەر ئەو بە 1000 دینار ئەو بە 750 بێچێ 750 کڕێ 1000 دینارەکە ناکرێت کە بەرهەمی ناوخۆیە و من دڵنیایی هەموو هاوڵاتیانی کوردستانەکەمەوە خراپترین بەرهەمی کشتتوکاڵی کوردستان لە چاکترین هاوردەکانی کوردستان چاکترە و کوالیتەکەی بەرزترە و لەبەرەوەی خەڵق ئێمە خۆمە لە ناو خەڵق ئاژین خانەوادەمان هەیە خزم و کەسوکارمان هەیە ناتوانین کۆمەڵێ بەرهەمی خراپ ناتەندروست بخینە بازارەکانەوە لەبەرەوەی خەڵک تووشی نەخۆشی بێ لەبەر ئەوەی خراپترین بەرهەمی کشتتوکاڵی هین خۆمان لە چاکترین بەرهەمەکانی دەرەوە چاکترە. هیچ نەخۆشیێکی کشتتوکاڵی هەیە لە ڕێگەی بەرهەمی هاوردەوە بڵاو بێتەوە؟ زیاتر کۆمەڵێک نەخۆشی هەیە بە تایبەتی ئەگەر لە بەشێکیان لە ڕووی لەوانەیە هەواوە بگوازیرێتەوە کۆمەڵێک نەخۆشی و ئافات هەیە خۆتەزانی کە ئەڵەی ژینگە بەشێکی لە ڕووی هەواوە گوازیرێتەوە لە گۆڕانکاری کەش و هەوا بەڵام کۆمەڵێک درەخت هەیە یان کۆمەڵێک دار هەیە کە دێت لە وڵاتانەوە ئەوان ئەگەر تەعقیمی تایبەتیان بۆ نەکرێت ئەگەر لەو دەرمان و لەو مەوادە کە بۆی دانراوە ئەبێ ئەو ڕێگەی تەعقیم بکرێن بەو نەخۆشەوە بێتە کوردستان و دڵنیاکەم ئەو نەخۆشیە کە لە وڵاتە هەیە ئایا کە ڕووی بێ یان بەکتریایی بێ یان هەر نەخۆشێکی تر بێت ئۆتۆماتیکێنێتە ئەو جێگاوێتە ئەو وڵاتە ئێستا لە بواری هەنگا بۆ نمونە هەنگ جاری وایە کە لە وڵاتانەوە دێتە کوردستان ئەو هەنگە بە سعرێکی هەرزان دێت لەوانەیە دەیان نەخۆشی لەگەڵ خۆیان هێنابێ هەنگەکانی کوردستانی هەمووی پشکنینێکیان بۆ ناکرێت؟ پشکنینی چی تۆ هەنگێک دێنیت بە قاچاق دێت کێ پشکنینی بۆکە؟ من دۆست و برادەرەکانم ئەوانەی کە ئیش لە سێکتەری هەنگانکەن لە بەرهەمی هەنگەوانی ئاکەن گەورەترین گرفتیانەیە کە بەداخەوە بەردەوام هەموو ساڵێ ئەو هەنگانە بە قاچاق دێتە ئەم وڵاتە و زۆربیان کۆمەڵی نەخۆشی زۆریان هەیە بۆیە هەموو ساڵێ جاری وایە بە حەقل یعنی پرۆژەی وایە سەتان هەنگ بە یەک جار ئەمرێت تیاچێت نەخۆشیێک بڵاوکەن و ئەمساڵ ئەڵێن هەنگوین کەمە بۆ لەبەرەوەی کۆمەڵی ئافات و نەخۆشی بۆ هەنگانەوەیەتە ئەم وڵاتی ئێمە خۆماڵەکانیش تووشی ئەو گرفتەیەەکە. باشە لە کاتی چاندنی بەروبوومەکان و ڕشاندنی دەرمانی قڕکەری مێرو حەشەرات ئەو کات بیرما گلەی هەبوو لەسەر کوالەتی دەرمانەکان و شارەزایی جوتیارەکان لە ڕشاندنی ئەو دەرمانیانی کەم و زیادی هیچ نەخۆشیەک هەیە کە بەهۆی بۆ نمونە زۆر ڕشاندنی ئەو دەرمانەوە بوو بە یاخود نەشارەزایی جوتیارانەوە بوو بێ لە بەکارهێنانی ئەو دەرمانە یاخود کوالەتی خراپی دەرمانەکەەوە هەبێ بڵاو بوو بێتەوە. دەستان خۆش بەوە پرسیارە دەرمان چونکە ڕقا چۆن لە هەموو بابەتەکانە چاودێر نییە هەتا بۆ سەیدەلیەکان کە دەرمانی مرۆڤەکانی تایە وەکو پێویست ڕقابەیەکی ورد نییە دەرمانی قاچاق دێتە وڵاتە بێ کوالیتی دێت لەسەر کوالیتی دەیان دەرمان دروستەکرێ بە کوالیتێکی نزم لە بەرهەمە کشتتوکاڵەکانیشە بەداخەوە دەیان کۆمپانیایی ناوخۆی و دەرەکیمان هەیە ئەو هەموو دەرمانە بێ کوالیتی هێنن جاری وهەیە بە ناوی وڵاتێکەوە دروست کراوە خەڵک ساڵی یەکەم ئەو دەرمانە بەکێنێ کوالیتەکەی زۆر باشە بەڵام کۆپی ئەکرێتەوە بە کوالیتێکی خراپ ئەخرێتەوە بازار جارێکی تر بۆ یەکێک لە گرفتەکانی جوتیارەوەی ئەو هەموو پارە سەرفەکە بۆ نمونە لەسەر مەسایلی دەرمان ڕشاندنی بۆ بژار بۆ قەڵاچۆکردنی گژوگیا بەداخەوە من خۆمان دەرمانمان کردو دوو جار کردومانە هەتا راپۆرتێکیشم لەسەر کرد قەناعەتم پێ بکە لە 150 من هەر بەڕڵارەکە ئەمەنە گژوگیاکە زیادی کرد نەیکوشت ناچار بووی وازمانی هێنا لەبەرەوەی خراپترین کوالیتی دەرمان لەم وڵاتی ئێمە
کە جوتیار بەکاری هێنێ مەسەلە ئەوە نییە ڕەچاوی ناکایان زۆری لێدا جوتیار حەزەکە کەمترین دەرمان بەکاربێنێ بۆی کەمترین پارە سەرفکە بەڵام کوالیتەکەی چونکە لاوازە کوالیتەکەی بەرزنیە جاری وایە بە دووجار و بە سێجاریش دەرمانەکەەکە هیچ تەسیراتێک لە ئەو بژار و مێرۆ زیان بەخشویان هەر بابەتێک کە پەیوەندی بە قەلاشۆکردنی ئەو بابەتەوە بێ وەکو پێویست نایکوژە بەداخەوە بەڵام جوتیاریش هەموو دەرمانێک ئەدرسێکی لەسرە چۆنەڵێ ڕەچەتەیەکی لەسرە بۆی بە پێی زانیاری بە پێی ئەو بابەتە دەرمانەکە بەکاربێنێ لەوانەیە کۆمەڵە جوتیاریش هەبێ وەکو پێویست ڕەچاوی ئەو بابەتە نەکات زیاد و کەم بەکاربێنێ زیانەدا لە خۆی لە بەرهەمەکەی لە ژینگە ئەوانە بەڵام زۆرینەی بێکوالیەتی دەرمانەکانە بە قەناعەتی من کاکفەری دوون مەنسوور جاف سەرۆکی ڕێکخراوی شارە زۆر بۆ کشت و کاڵ و ژینگە لە عێراق سواز بۆ ئامادەبوونە لەگەڵمان ماندوو نەبێت زۆر سواز بۆ جەنابیشتان